رسول الله صلى الله عليه وسلم لفرموديك أفرمي لا يقبل الله صلاة حائض إلا بخمار. فرمي الله جل جلاله نويجي هيج آفرتك إتر بلوغي بو كوتو تصوري وانغانا ورنا قري بخمار ونبي يعني لتوقي سري وتابني بي داي بوشي بي أو كاتا نويجي لي ورق اگر غيري أو داي بوشي بي داينا بوشي بي نويجي شكالي ورنا أجيلي بۆیە وانەزانی بە تراکسود و پانتۆڵەوە کابراکەوێتە ڕێیە بۆ مزگەوت لە ماڵەوە یەکێ لەم نیوجلانەی نوێژی کردووەتە ناو عەلاگەیەکەوە لە بەردەم مزگەوتەکە یا بەسەریاوە چێتە ژوور لا يقبل الله حەدیثەکە واڵ الله جل جلاله وەری ناگرێ حیجاب هەر بۆ سەر نییە بۆ هەموو جسمە بۆ هەموو جسمە هەندێک ئەڵێن بۆ سەر نییە هەر بۆ جسمە هەڵێن قش چییە مو چییە بابە دەرەوە بێ ئێ باشە سەر سفرکە ئەگەر هیچ نییە ئەیکا هیچ ئافرەتە سەری سفرەکە نایکا لەبەرەوەی شتە لەبەرەوەی جوانیە ئەی بۆ ئەنە گرنگی پێیە و ئەنواع کرێم و ئەنواع بۆیاخ و ئەنواع دەرمان بەکارێنێ بەس بۆی سەرنجی خەڵکی پێڕاکێشە هەر ئافرەتێ وتی قش چییە مو چییە بابە دەرەوە بێ پێوەڵ باش سەر سفرکە ئەگەر هیچ نییە خۆ نایکە ئێکەواتە ئێستا درۆی کرد موشتا جوانیە نظری لێکرێ بۆی بەدا پۆشتێ